لەسەر دۆخی سیاسی هەرێم بەگشتی گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر محمود عوسمان سیاستمەدار کە لە شاری هەولێر لەگەڵمان دەبێت. دکتۆر محمود شەوتان باش. سەردانی عەبادی لەم کاتەدا هیچ گرنگێکی هەیە بۆ هەرێمی کوردستان بەتایبەت دوای کۆبنەوەی لەگەڵ بارزانی کە باس لەوە کراوە تاوتوی شەڕی داعش و دوایین بەرەو پێشوونەکانی ئۆپراسیۆنی مووسڵیان کردووە؟ شەوتان باش، شەو باش لە هەموو بینەرانی NRT. یعنی خۆی سەردانەکە هەر باشە، سەردانی عەبادی وەلەوە ئەو هاتوو بۆ مووسڵ لەوێت تەماشای وەزعی ئەو ئۆپەراسیۆنەی کردووە کە لەوێت دژی داعش هەیە و لە عین وەختیشا بارزانیشی دیوە ئەوش پێویستە چەند جارێت تا ئێستا یەکتریان دیوە لە دەرەوە ناوەوە و تاوتەی وەزعەکەیان کردووە زیاتر مەسەلەی داعش و ممکنە تاوتەی کێشەی تریشیان کرد بێ و لە پاشا تەمان چووە بۆ سلێمانیش لەوێ مام جەلالی دیوە و لە عین وەخت هەرگەم مەکتەب سیاسی برایانی یەکێتی کۆبەتەوە وسبەینێش ئەو کۆنفرانسەی کە لە سلێمانی هەیە لە جامعەی ئەمریکی سلێمانی فۆرەم بەشداریەکە ممکن لەوێش قسە بکە. یعنی شتێکی باشە بەڕێی من چکە هەمیشە پەیوەندی لە بینی لە پرساوانی حکوومەتی هەرێم حکوومەت فێدراڵ شتێکی باشە و سەرک وەزیریش تایسە چەند جاری هاتوو بۆ کوردستان. بەڵام ئەوی لای من سەیرە ئەوەیە کە چەند مانگێکە گوێمان لێ بێ هەموو حیزبەکان لە کوردستان ئەڵێن ئەبێ هەوڵ بین لەگەڵ عێراق قسە بکەین، باسی سەربەخۆی و باسی ڕەفراندەم و باسی کێشکەتی هەر ناشبێ. ئەمە نازانم بۆ نابێن نەکۆ ئەبنەوە لە بینی خۆیان ناچن بۆ بەغا بەیەکەوە. مەبەسم نییە حیزبێوە تەنها نازانی ئەم کێشانە بووە دواکەوێ بۆچی نایکەن هۆی چیەکەوە هەر ئەڵێن و نایکەن هەر جۆمان لێ بێ و کەس دەست پێشکەریە ناکا کە ئەم کێشەیە دروست بێ. هەر حیزبە ئەڵێ پرۆژەم هەیە ئەوی ترڵێ پرۆژەم هەیە ویترڵێ پرۆژەم هەیە لە بینی ئەم پرۆژانە خەڵق سەری لێشەوەوە بەڕاستی حەقە دابنیشن ڕێ بکەون بەیەکەوە بچن بەغا ببینن دنیا ببینن بزانن وەزعی ئەم هەرێمە چی لێ دێ بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ کێشەمان زیاترە بێ بەداخەوەیان. پێتان وایە لە ئێستادا پرسی هەرە گرنگەوەیە کە لەگەڵ عەبادی و حکوومەتی عێراق باس لە پرسی سەربەخۆیی هەرێم بکرێت؟ من نازانم طبعا من گوێم لێ بێ و ئاخر جار لە بارزانیشمان گوێ لێ بوو وەڵێ ئەم پرسە تەنها لەگەڵ بەغا بازەکەین پەیوەندی حتا بە ئێران و تووشی هەشەوە نیە. باشە کەی باسیەکەن ینی بەدەبا ئەو حیزبانە خۆ سەربەخۆیی عەلاقەی بە حیزبێکەوە نییە بە هەموو کوردەوە هەیە و کەسیش نییە دژی سەربەخۆی بێ هەموو کەسێ مافی چارەنووس و سەربەخۆی بێ. باشە بۆ کۆ نابنەوە لەگەڵ یەک و وەفدێ دروستکەن و بچن لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ کوتلەکانی عێراقی و لەگەڵ لایەنە عێراقیەکان هەموو دابنیشن قسەی لێ بکەنەوە. چەند مانگە گۆمان لێوێ هەرەڵێن قسەی لێەکەین لەگە بەغا کەسیش قسەی لێ ناکا بەڕاستی یعنی شتەکە وای لاتوە خەڵق زۆر بە جددی وەری ناگرێ ئەو کێشەیە. واتە تەنها لە چوارچەوەی بانگەشەی میدیاییدا هەیە پرسی سەربەخۆیەوەی کە ئێستا بۆتە جێگای باس و خواز لە هەرێمی کوردستان. بەڵێ من هەر لە چوارچەوەی میدیایی دیومە نەمبیستووە هەنگاوی جددی نەنرابێ بۆ ئەو کێشەیە و حتا حیزبەکان لە بینی خۆشیانە هەندێکیان ممکنە بە جددی خەیری بکەن هەندێکیان جددی سەیری ناکەن. وەزعی ئێمە ژوای لاتووە لە کوردستان بەداخەوە حیزبێک کە شتێکی بوێ حیزبەکەی نەیارەکەی دژێتی یعنی ئەگەر باشیش بێ دژی یەکن لە هینا و نەشیان توانیوە تا ئێستا دانیشن وەسم ساڵ و نیوە کاڵێن دانیشین. ئێ باشە بۆ دانانیشن ئەم میلەتە هەرچی کێشەی دنیا هەیەی کێشەی داعشی هەیە کێشەی دارایی هەیە کێشەی لەگەڵ تورکیا هەیە لەگەڵ ئێران هەیە لەگەڵ بەغا هەیەی لە ناوخۆ هەیەی ئەوەی پەکەکەی هاتۆ سەر. ئێ باشە بۆ دانانیشن لەگەڵ یەک ئەگەر بۆ کوردیژەکان دەبێت دابنیشن و هەلێ بدۆزنەوە ئەگەر بۆ هەر حیزبەر بۆ خۆی ئیژەکە بە ئەعلانیکەن بڵێن کاکە ئێمە هەر یەکەمان بۆ خۆمان ئیژەکەین ئەو وەختە خەڵکەکە زۆر داوای شتیان لێ ناکە. بەڵێ باشە دکتۆر محمود بۆ چوونی تۆ ینی بەبێ چارەسەری و کێشە بنەڕەتیانی کە لە هەرێمی کوردستاندا هەن بەتایبەت کاراکردنەوەی دامەزراوەکان بەتایبەتر پەرلەمان و چارەسەری کێشەکان یانی دەتوانرێ هەنگاو بۆ پرسی سەربەخۆیی و بۆ شتێکی لەو جۆرە هەنگاو بنرێت؟
نەخێر هەنگاوی جددی نەخێر ناتوانرێ کاری بۆ بکرێ بەڵام هەنگاوی جددی پێویستی بەوە هەیە دەستگاکان بکەونە کار پەرلەمان و دەستگاکانی تر و وەزعی کوردستان وای لێ بێ لە نفوزی حزبی و شخصی دوورکەوێتەوە بێ بە نفوزی یاسا و دەستور و دامەزراوە و ئەم شتانە وەلعینی وەختە ئەو دەستورەی کە بریار بوو بینووسن بۆ هەرێم و حەقیان هەیە بینووسن بە پێی دەستوری عێراقی بینووسن لە بینی خۆیان ئەوە 15 ساڵاڵێن دەستورە نووسین نەیانتوانیوە دەستورەکەش بنووسن دەستورێ بنووسن بە پێی ئەوە دەستووە ڕەفتار بکەن و بەیەکەوە کار بکەن و هەنگاوی جددی بنێن خەڵک کە شتێکی بوێ زۆر باسی ناکە هەنگاوی جددی بۆ ئەنێ کاری بووەکە بەڵام ئێمە هەر باسیەکەین باس زۆر زۆرە بەڵام هەنگاوی جددی نابینێ ئینسان لەو ڕۆوە لەبەرەوە بەڵێ باشە لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا دکتۆر مەحموودیانی زیاتر کە بە کوردستانی عێراق و هەرێمی کوردستان خۆ دەبنەوە ینی باس لە هەمانگی شەڕی داعش دەکەن بەڵێ زیاتر باس لە هەمانگی شەڕی داعش دەکەن لە نێوان سوپا و هێزی پێشمەرگەدا ئەمڕۆژ لە کۆبنەوەکە لەگەڵ بارزانیدا عەبادی سەرۆکایەتیێرم دەڵێ باس لە هەمانگی نێوان شەڕی داعش و هێزەکانی پێشمەرگە و سوپا کراوە بۆ شەڕی داعش دەوترێت ئەم ساڵی کۆتاییاتنی داعش دەبێت لە عێراقا پێتان وایە دوای داعش پەیوەندەکانی هەرێم و بەغدا بە چ ئاراستەیەکی دیکە هەنگاو دەنێت ینی ئاسایی دەبێتەوە یاخود جارێکی دیکە ناگەڕێتەوە ئەوەی کە پێش 3 ساڵ پێش ئێستا پێشەوەی کە بودجێ هەرێم ببڕێت پرسینەوت بێتە پێشەوە جارێکی دیکە پەیوەندەکان وای لێ نایەتەوە خۆی بزانە دەبوو پێش دەستپێکردنی شەڕی مووسڵ ڕێکەوتنی سیاسی بەڵێ وەڵا بەرەزان بەردەوام دەبین لەگەڵ دکتۆر مەحموود عوسمان سیاستمەدار گفتوگۆ لەسەر کێشەکانی نێوان هەرێم و بەغدا دەکەین دکتۆر مەحموود جارێکی دیکە سڵاوتان لەبێ بوورە دەنگی بەڕێستان وەک پێویستە دەگەشتە لای من پرسیاری ئەوم کرد ئێستا زیاتر لە کاتی کۆبنەوەی نێوان بەرپرسانی هەرێم و حکوومەتی عێراقدا باس لە هەمانگی شەڕی داعش دەکرێت ماوەی 3 ساڵە بەهۆی شەڕی داعشەوە پێتان وایە دوای کۆتاییاتنی شەڕی داعش کە هەندێک چاودێ دەڵێن ئەم ساڵ پێدەچێت شەڕی داعش کۆتایی بێت لە عێراقدا قۆناغێکی دیکەی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا کە ئاسایی دەبێت و پەیوەندەکانیان قۆناغێکی دیکە دەست پێ دەکات بەڵێ قۆناغێکی دەست پێەکە بەڵام ئەو قۆناغە معناوە نییە پەیوەندی باشترە بێ موچێ خراپتر بێ نازانی چونکە ئێستا کە تۆ ئیتیفاق نەکەی یا پێش ئێستا نەتکرد بێ لە پاشە نازانی حکوومەتی عێراقە لە داعش ڕزگاری بوو ئایا هەمان ڕێیە بێ ڕێیە گۆڕێ وەزعی بە شێوەیەکترە بێ لەبەرەوە ئەمە هەیە من لێرە ئەمە خاڵێ بڵێم ئێمە ئێستا یادەکانی ڕاپەڕین هەیە ئیمڕۆ سلێمانی ڕزگار بووە پێشەوە ڕانیە و پشدەر بووە لە پاشە 11 مانگ هەولێرە 14 مانگ دهۆکە نەورۆزا کەرکووشی ڕزگاری بوو ئەمە چۆن بوو ئەمە ئەوە بوو چونکە میلەت یەک بوو یەکریز بوو و بەرەی کوردستانیشە بوو لە بینی حیزبەکان ئێمە ئەوەمانەوێ ئێستا پێویستمان بە شتێکی وایە یەکریزی خەڵق و بەرەیەک یاخود هاوکاریەک لە بینی حیزبەکانە ئەگەر ئەوە نەکەین هیچمان پێ ناکرێ نە لەگەڵ بەغان نە لەگەڵ دەرەوە لە هیچ لایەک سەر ناکەوین چونکە هەر حیزبە بۆ خۆی ئیشەکە و هیچ حیزبێکیش بە تەنها شتەکانی پێ ناکرێ ئەوەیە کێشەیە مەسەلە ئێستا کێشەی پەکەکە هەیە حیزبێ پێ ئەڵێ بڕۆ حیزبەکەی تر پێ ئەڵێ بڕۆ لەوێ چۆن حەلە بێ ئەگەر هەموو بەیەکەوە هاوکار بن بەیەکەوە بچن قسەی لەگەڵ بکەن ممکنە بتوان کێشەکە سەر بکەن لەبەرەوە بەڕێی من کێشەکەمان ئەوەیە کە یەکڕیزیمان نییە کێشەکەمان ئەوەیە کە بەرەیەک نییە لە بینی حیزبەکانە کێشەکەمان ئەوەیە کەوا حیزبایەتی تەسگەکەین لە باتی کوردایەتی و چوارچێوەی کوردی ئێمە ئەبێ هەوڵی میلەت بدەین بەرژەوەندی میلەتەکە بخەینە بێژ بەرژەوەندی حیزبایەتی تەسک و ئەمانەوە ئەگەر نەتوانین ئەوە بکەین ئێمە بێگومان ناتوانین کێشەکانمان لەگەڵ هیچ لایەک وەکو پێویستە چارەسەر بکرێ دەبێ یادی ئەو ڕاپەڕینەوەمان لێ بکە هەوڵ بدەین بۆ ئەوە دەبێ هەوڵ بدەین بەو شێوەیە بچێتە پێشەوە دوێنێ یادی ڕێکەوتنی جەزائیر بوو ڕێکەوتنی جەزائیر بریتی بوو لە پینانی دەوڵەتان دژی کورد و کورد کۆتایی بە شۆرشەکەی هات لەو کاتە هەستاش دەرسمان لەوە ژۆر نەگرتووە چکە ئێستاش ئێمە بەدەست ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتی دەوروبەرمان کێشەمان هەیە و هەر دەوڵەتە لەگەڵ حیزبێ خەریکە و ئەتوانن کێشەیان زیاتر بۆ ئێمە دروستیشیەکەن
لەبەرەوە من ڕێی خۆم دەرسمان لە ڕابردوو وەرنەگرتووە، ئێستا وەکو پێویستە ئیشەکان ناکرێ و لەبەر وەزعمان لاوازە. من هیچ متاکید نیم لەوەی وەزعمان لەگەڵ بەغا پاش داعش باشترە بێ، چونکە ئێستا بەغا مەشغوڵی داعشە. ئەگەر لە داعش ڕزگاری بێ کێ ئەڵێ لەگەڵ تۆ وەزعی باشە بێ؟ لەبەرەوە بەڕێی من ئێستا پێویستە حیزبەکان هاوکار بن، یەک بن، دەستگاکان بخەونەوە کار، بکەونە ئیش، پەلە بکەن لە ئیش و کار، و ئەو وەختە ئەتوانن لەگەڵ بەغا کێشەی خۆیان هەلکەن، لەگەڵ دەرەوە کێشەی خۆیان هەلکەن، باسی سربەخۆیی بکەن، باسی ڕەفراندەم بکەن، ئەو وەختە ئەتوانن. بەڵام ئەوە ئێمە بەداخەوە ساڵ و نیوە دوو ساڵ هەر ئەڵێن کۆبینەوە و ئەم لەگەڵ ئەو دانیشە و دانیشێ، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە چوارچێوەیەکی یەکگرتوو بۆ لە بینی خۆیانە دروستکەن. باشەکەوا بێ دوای داعش مەترسی دیکە هەیە کە ڕوبەڕووی کورد بێتەوە، کە هەندێک دەڵێن شەڕی دیکە هەیە و شێوەی شەڕی داعش بەرەوکی کورد دەوێت، بەتایبەت مەترسیەوە هەیە کە شەڕی حەشدی شعبی دروست بێت لەگەڵ کووردا. پاش داعش کێشەی ئێمەی گەورە چییە بێ؟ کێشەکەمانەکەوێتە ناوچە دابڕێنراوەکان. ناوچە دابڕێنراوەکان ئێمە ڕێئیمان وایە کەمان ناوچەی کوردستانی داواکەین 140 جێبەجێ بێ. ئەو لایەنانەی تر نە سوننی عەرەب نە شیعەکان و حەشدوانە ڕێیان وەکو ڕێی ئێمە نییە، ڕێیان جیاوازە، بە شێوەیەکی تر تەماشایەکەن. ئەو وەختە چۆنیەتی ڕەفتار لەگەڵ ئەو ناوچانە دەبێتە کێشەی گەورە لە بینی ئێمە و ئەوان، لە بینی ئێمە و حکوومەت، و ئەوە طبعاً کێشەیەکە بێ، و طبعاً جاران ئێمە لەگەڵ حکوومەت کێشەمانە بوو. ئێستا حەشدی شعبی پیا بووە، خەڵقی پیا بووە لە بەغا کوتلە هەیە کەوا زۆر لەگەڵ ئێمە ڕێک نییە وەکو کوتلەی مالیکی ئەوانە، ئەمە هەمووی کێشەن. لەبەرەوە بە قەناعەتی من ممکنە کێشەت زیاتر بێ، بەڵام ئەگەر یەکگرتوو بی، ئەگەر هەموو بەیەکەوە ڕەفتار بکەین، ئەگەر بەرنامەمان بەیەکەوە بێ و بەیەکەوە قسە بکەین و بەیەکەوە لەگەڵ هەموو لای قسە بکەین، وەزعمان باشترە بێ و ناتوانن وەکو پێویستە ڕەفتارمان لەگەڵ بکەن بە شێوەیە کە زەرەرمان لێ بدە. باشە بچینە سەر بابەتی ئاڵۆزیەکانی شنگال، ئەوەی کە هەفتەی ڕابردوو ڕوویدا، ئەوەی کە ڕۆژی هێنی ڕابردوو ڕوویدا، ئەم ئاڵۆزیانە ئاڵۆزەیەک بوونیانی پێشبینی دەکرا بە لە بەرچاوگرتنی و ناکۆکیانەی کە لە نێوان پەکەکە و پارتیدا هەبوو، یاخود حاڵەتێکی ئاساییە دەکرێت ئەوە بەسەریدا تێپەڕین؟ ئەمە پێش چاوەڕوانە کرا، چونکە بە ساڵێکە ئەو ناکۆکیانە هەیە بەڕاستی و کێشە هەیە لەو بارەیەوە، بەداخەوە کێشەکە بە حیزبی کراوە لە بینی حیزبێک و حیزبێ، بینما خۆی لە حەقیقەتە ڕەفتار لەگەڵ ئەو کێشەیە دەبوو هەموو حیزبەکان پێیەکەوە خەریکی بن، حیزبەکانی باشوور ڕێک بن و بەیەکەوە ڕێیەکیان هەبێ، بەیەکەوە بچن لەگەڵ پەکەکە قسە بکەن، بڵێن تۆ ئەبێ ئەوە بکەی یا ئەوە نەکەی، یا مەسلحەتی ئێمە لەوایە مڕاعاتی هەریم بکەی، ممکن بوو بە شێوەیەکی ئاسان چارەسەر بکەی. بەڵام تەنها حیزبێک لەگەڵ پەکەکە بڵێ تۆ ئەبێ بڕۆی، حیزبەکەی تر لەگەڵ پەکەکە ڕێکە ئەڵێ مەڕۆ دابنیشە، کێشە دروزە بێ. حکوومەتی عێراقیش دەستی تێخستووە. من دوێنێ گوێم لە لێپرسراوێکی یەپەژە بوو لە تەلەڤیزیۆنی مالیکی قسەیە کرد، تەلەڤیزیۆنی ئافاق، بەڵێ ئێمە کێشەمان لەگەڵ پارتی ئەوەیە ئەوانیانەوێ سنجار بخەنە سەر کوردستان، ئێمە ئەمانوێ سنجار عێراقی بێ و عایدی حکوومەتی عێراق بێ. بەینەما من شخصی خۆم وەکو شەخص لە 63ەوە من ئاگاداری گفتوگۆکانم کە لەگەڵ حکوومەتەکانی عێراق کردومان، لە 63ەوە ئێمە شعارمانەوەیە کە سنجار وەک خانەقین تەماشا کراوە کە بێ بەشێ بن لە کوردستان، مەسەلە عەلاقەی بە حیزبێکەوە نییە، ئەوە ڕێی هەموو کووردە. لەبەرەوە ئەو جۆرە ڕێیە کە دروزە بێ، بێگومان ڕێیەکە زۆر ڕێیەکی غەڵەتە لەگەڵ کورد، ڕێیەکی خراپە لەگەڵ کورد. لەبێ یەزیدی هەیە، یەزیدی بە شێوەیەکی ئەساسی سنجار شارێکی شەهیدە، سنجار شارێکی لێ قەوماوە، شارێکی وێران کراوە، هەهلەکەی نەگەڕاونەتەوە، پێویستە ماوە بدەین یەزیدیەکان خۆیان بریار بدەن، سەرکردایەتی دینیان هەیە، سەرکردایەتی ئیداری و سیاسیان هەیە، و لە عینی وەختیشا ئەهلی منتیقەکەش حەقی خۆیانە لە ئایندا بریار بدەن بە پێی 140 بە پێی ڕفراندەم. ئەوان ئەیانوێ بن بە پارێزگا، با بن بە پارێزگا، ئەو وەختە بە پێی ڕێی خەڵقەکە چێ زۆربەی خەڵقەکە چی ویست ئەتوانرێت جێبەجێ بکرێ. ئەمە هەمووی ڕێگەی هەیە بۆ جێبەجێکردن. بەڵام ئەگەر حیزبەکانی ئێمە هی باشووری یەک نەبین، یەکێ وا بڵێ و یەکی عەکسی ئەوە بڵێ، معلومە ئەوەشمان پێ چارەسەر ناکرێەوە، دەبێتە کێشەوە ممکنە شەڕیشی لێ دروست بێ
کە بەداخەوە زۆر خراپە بە تایبەتی لە ناوچەیەکی وەکو سنجاری وێرانکراوی شەهیدی دەربەدەری منکوب نابێ بە هیچ شێوەیە ئێمە کاریشی وا بکەین بگاتە هیچ جۆرە شەڕێ لە ناوچەیەکی وە وابێ هەوڵ بدەین بە شێوەیەک چارەسەی بۆ بدۆزینەوە و هەموو حیزبەکانی یەکڕابن لەسەرەوە بگەنە ڕێیەکی یەکگرتوو لەسەر ئەو کێشەیە. ئێوە چی دەڵێن سەبارەت بۆ داواکاری کە دەڵێ پێویستە پەکەکە شنگال چۆڵ بکات هێزەکانی لەوێ بکشێنێتەوە؟ من ڕێیم وایە پێویستە پەکەکە مڕاعاتی هەرێمی کوردستان بکە و طبعا لە ئێستا تۆ بچی لە سنجار تەماشاکەی ئەهلی منطقەکە هەیە پەکەکەیە هەیە پارتیە هەیە چێتیە هەمووی ئەوی ئەهلی منطقەکە بێ حەقی خۆیەتی لێ کەس ناتوانێت بڵێت تۆ ئەبێ بڕۆی خەڵقی منطقە بەڵام ئەوی کە ئەهلی منطقە نەبێ ممکنە پێویست بێ مڕاعاتی هەرێم بکا بەو شێوێ بەڵام پێشەوەی ئەوە بکەی من ڕێی من پێویستە هەوڵ بدەین حیزبەکانی کوردستانی عێراق بینی خۆیان دابنیشن ڕێیەکیان هەبێ یەکگرتوو بن لەسەر ئەو کێشەیە و بەیەکەوە لەگەڵ پەکەکە لەگەڵ هەموو لایەنێ قسە بکەن و هەموو شتان نەزانن تورکیا هەدەفی ئەساسی ئەوەیە کەوا کورد کوژێ کورد شەڕەکە بێ بە کورد و کورد لە کۆنەوە ئەمە ڕێیانە لە کۆنەوە ئەمە محاولاتیانە لەبەر بێ وریابی نەکەوی نەژێر ئەو سیاسەتە یا نەکەوی نەژێر سیاسەتی ئێران و هەندێک لایەنی عێراقی و حکوومەتی دیمەشق کە ئەوان عکسی ئەوە ڕێیەدەن هەیە ئێستا لەو وەزعی کە ئێستا دروست بووە هەیە تەیدی پەکەکەکە هەیە تەیدی لایترەکە ئەم دەوڵەتانە ئیسیفادە لەوەکەن بۆی کێشە زیاتر لە بینمان دروستکەن ئێمە ئەبێ بەسەر و کێشانە سەرکەوین و هەڵی چارەسەری بکەین بە گفتوگۆ بەڵام بە تەنها بەو شێوە چارەسەرکرێت کە حیزبەکانی خۆمان یەکگرتوو بن لەسەرەوە یەک بن یەک ڕێیان هەبێ نابێت دژی یەک بن لەسەرەوە چکۆمە کێشەیەکی نەتەوەیە علاقەی بە وەزعی هەموو لایەنەکان و وەزعی کوردستان هەیە. بەڵێ دکتۆر مەحموود کۆتا پرسیارم ئێوەکو کەسایەتی خۆتان وەکو شخصی هیچ هەوڵێکی شخصیتان نەداوە بۆ نێوەنگیری و ناوبژیوانی ئەوەی بەتایبەت لە شنگال ڕوویدا؟ هەوڵێکی تایبەتی نا بەڵام من قسەم کردووە پەیوەندیم لەگەڵ هەموو لایەنەکان هەیە ناسموانە قسەی خۆم کردووە یعنی ئەو پەیوەندیانی کە هەم بووە ڕێی خۆم داوە بەڵام ناتوانم بڵێم ئەمە مبادرەیەکە یاخود هەڵسانی پرۆژەی تایبەتی یا شتێکی وامەیە بەڵام هەوڵم داوەنەی پێم کرابێەوەنی قسەیان لێوەرگرت بین ئەوەنەی پەیوەندیم لەگەڵ هەموو لایەنەکان هەبوو بێ بۆ ئەوەی کەوا بە گفتوگۆ چارەسەری بکەن نەهێڵن پلانەکانی تورکیا و دەوڵەتەکانی دەوروبەرمان سەرکەوێ و هەوڵ بان یەکێتی میلەتەکە پارێزن و خەباتی نەتەوەی بەیەکەوە بکەن و هەمویان نەرم بن لەگەڵ یەک تەنازل بۆ یەکتری بکەن بۆ ئەوەی میلەتەکەمان تووشی کێشە و چەڵەمەی تری ناوخۆی نەبێت.